بسم الله الرحمن الرحيم. قوتابیان لە وانەی ئەو ڕۆکەماندا باس لە یەکێک لە فەرزەکانی لە واجباتەکانی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەین کە ئەویشیان ڕۆژوگرتنە. هەروەکو هەمومان دەزانین ڕۆژوگرتن چوارەم پایەیە لە پایەکانی ئیسلام. ئەوجا با بزانین مانای ڕۆژوگرتن چییە. ناوەڕۆکی دەرسەکەمان سەرەتا باس لە مانای ڕۆژوگرتن دەکەین، دواتر باس لە حکمی ڕۆژوگرتن دەکەین، ئایا ڕۆژوگرتن حکمەکەی چییە و دواتر پایەکانی باس دەکەین. هەموو موسڵمانێک لەسەری پێویستە کە مانجی ڕەمەزان بە ڕۆژی بی. ئێمە وەکو واجب تەنها ئەوەمان لەسەر فەرزە، وەکو فەرز ئەوەمان لەسەر فەرزە کە مانجی ڕەمەزان بە ڕۆژی بین. ڕۆژی مانجی ڕەمەزان کە ئەوەی ئێمە مەبەستمانە باسی بکەین جۆرە کە لەو جۆرانەی کە پێی دەگوترێت فەرز، باشە لەسەر هەموو موسڵمانان پێویستە کە بە ڕۆژی بن. واتە حکمەکەی چیە ئێستا ڕۆژیگرتن؟ حکمەکەی فەرزە، یعنی لەسەر هەموو موسڵمانەکی پێویستە. ئەو جدەین شەرت و مەرجەکانی باز دەکەین. بابزانی ڕۆژیگرتن لەسەر چێ واجبە. باشە ڕۆژیگرتن چەند شەرت و مەرجەکی هەیە. دەبی ئەو شەرت و مەرجانە لە کەسێکی موسڵمان بێتە جێ هەتاوەکو لەسەری پێویست بی، لەسەری واجب بی کە بە ڕۆژی بی. شەرت و مەرجەکان یەکەمیان طبعاً ئەوە هیچ دەبی کەسەکە موسڵمان بی، یعنی کەسەکە غیرەدین بی، موسڵمان بی، ئەوە لەسەری فەرز نییە کە بە ڕۆژی بی. دومیان پێویستە کەسەکە عاقڵ بی، واتە عەقڵی تەواو بی. سێمیان پێویستە کەسەکە پێگەیشتوو بی، باڵغ بی. ئەو کات ڕۆژی لەسەر واجب دەبی، یعنی گەیشت بیتە تەمەنێک کە پێگەیشت بی، عەقڵی تەواو کامل بوو بی. و هەروەها پێویستە کەسەکەش مسافر نەبی، واتە لە سەفەردا نەبی، چونکە سەفەر یەکێکە لەو ڕوخسەتانەی کە خوای گەورە بەمەیدایە کە تێیدا بە ڕۆژی نەبی، یعنی نابی کە ڕێبوار بی. ئەم دەچمە سەفەرێکی دوور، ئەو کات ڕۆژی لەسەر من واجب نییە، یعنی خوای گەورە ڕوخسەتی دایە کە بە ڕۆژی نەبم. بەڵام ئەگەر بە ڕۆژی بووم ئەوە خێرەکەم زیاتر دەبی لە لای خوای گەورە. یەکەمیان ڕۆژی فەرز. ڕۆژی فەرز بەس ڕۆژی مانجی ڕەمەزان دەگریتەوە، یعنی فەرزە دەبی موسڵمانان تێیدا بە ڕۆژی بن. ڕۆژی بە چەند شتی بەتاڵ دەبیتەوە، ئەو زۆر مهمە، یعنی ئەمە بیزانی چەند شتێک هەیە کە ڕۆژی پێ بەتاڵ دەبیتەوە. ئەوە معلومی هەومان هەر خواردن و خواردنەوەک کە لە گەروی ئینسانی بیستە خوارێ ئەو ڕۆژی پێ دەشتێ. ئەوانە زۆر مهمە بیانزانی. یان کەسێک بە ئەنقەست خۆی برشینیتەوە ئەو ڕۆژی دەشتێ. بەڵام ئەگەر کەسێک نەخۆشی هەبوو یان بە خۆی شتەکەی بەسەر داهات ئەوە ڕشانەوە ڕۆژی ناشتینی. بەڵام ئەگەر کەسێک بە خۆی ڕشاندەوە ئەوە ڕۆژی دەشتێ. سێمیان کابرا موسڵمانە بە ڕۆژی بووە دواتر یەکسەر لە ناکاو لە دین هەڵدەگەڕێتەوە، یعنی دەبیتە کافر، ئەوە یەکسەر ڕۆژەکەی دەشتێت. ئەوەش یەکێکە لەو شتانێک کە ڕۆژی دەشتین. یاخود دەرزی لێدان، کەسێک نەخۆشە دەرزی لە خۆی دەدا، بەڵام دەرزیەکە مەبەستی پێچبی، مەبەستی پێ یعنی ها ئەو دەرزیانێک کە لۆ قووەتی لە ئینسانی دەدرێن ئەوانە ڕۆژی دەشتێن. بەڵام دەرزیەک کە ئی نەخۆشی بی ئەوە ڕۆژی ناشتین. ئەوجا یان کەسێک نیەتی ئەوەی هەبی کە ڕۆژی بشتینی. مەسەلەن ئەمن ئێستا نیەتی ئەوەی دینم کە ڕۆژی دەشتینم، مەسەلەن دەرێم دەچم ڕۆژی دەشتین، دەمەوێت ڕۆژی بشتینم. کاتێک کە نیەتەکەت هێنا ئەو یەکسەر ڕۆژەکەت بەتاڵ دەبی، ئەگەر ڕۆژی بشتینی یان نەشتینی، بەس مهم نیەتەکەت هەبی. پێغەمبەرمان چەند مانگ بە ڕۆژوو بووە؟ چەند ڕەمەزان بە ڕۆژوو بوو. ئەمە گوتمان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ساڵی دووەمی کۆچی ڕۆژی لەسەر واجب بووە و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە ساڵی 11می کۆچی وەفاتی کردووە، مردووە. واتە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم 9 ڕەمەزان بە ڕۆژوو بووە، یعنی 9 مانگ لە ڕەمەزان بە ڕۆژوو بووە. پێش ڕەمەزان پێغەمبەرمان بە ڕۆژی بووە؟ پێش ڕەمەزان گوتمان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم، یعنی پێش ئەوەی کە ڕۆژووی مانجی ڕەمەزانی لەسەر واجب ببی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بە ڕۆژوو بووە. ڕۆژی بەس بۆ ئیسلامە؟ بەس تایبەتە بە ئاینی پیرۆزی ئیسلام نەخێر. ڕۆژی تەنها تایبەت نییە بە ئاینی پیرۆزی ئیسلام، پێشی ئاینی پیرۆزی ئیسلامیش بێ لە ئاینەکانی دیکەش ڕۆژی واجب بووە. باشە لۆم باسکردن پێش ئێستا گوتم پێغەمبەرانی دیکەش بێزگە لە پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم بە ڕۆژی بووینە و ڕۆژیان گرتی. ئەوجا ڕۆژوو بەس تایبەت نییە بە ئاینی پیرۆزی ئیسلام، لە ئاینەکانی دیکەش هەیە. ئەوجا لە ئاینی مەسیحیەت بە شێوەیەکە، لە ئاینی یەهودیەکان دینی پێغەمبەر موسای بە شێوەیەکی دیکەیە. بەو شێوەیە هاتینە کۆتایی وانەکەمان. ئینشاءالله
بەردەوام دەبین لەوانەکانی داهاتوو بە چەند زنجیرە وتارێک کە تایبەت بی بە زانستە شەرعیەکان. دەستان خۆش بی.